سڵاو هاوڕێیان بەخێربێن و بە ڤیددیۆکی تازە. ئەم شەو لە ڤیددیۆ باسی فیلمی سفڕنۆی کوردی دەکەم. ئەو فیلمێکی ئێستا حالیان لە شاری سلێمانی و هەڵەبجە و دەوروبەری لەو منطقانە عەرز دەکرێت لە دهۆک و هەولێر عەرز ناکرێت. ئینشاڵڵا بۆ هیوای بە زووترین کات لە هەولێر و لە دهۆک و لە شارەکانی تریش عەرز بکرێت کە عەرز نەکراوە. تەواان فیلمەکە فیلمی سفڕنۆ فیلمی کوردی لە دەرهێنانی بەختیار فەتاحە و لە نواندنی ماهیر حەسەن و شوان عەتوف و سیروان غەڵەت نەبووم ناوی بابی سیروان جەمالەوە بزانم. تەواان ئەو ئەکتەرە کاتی خۆی من نایناسم چونکە ئەوەندەی کە پرسیاریشم لەسەر کرد ئەو ئەکتەرە کاتی خۆی لە بەرنامەی کەشکۆڵ ساڵی 90ەکان تەمسیلی کردەوە، بەس دوای ئەوە بووم بووە بۆ ینی بزر بووە بۆ فترەی زۆر ئێستا بەدیار کردەوە، ینی فترێکی زۆرە تەمسیلی نەکردەوە. تەواان ئەگەر فیلمەکە نەبینیوە یان ناتوێت سپۆیل بی لێرەوە پێت دەڵێم ڤیددیۆەکە دابخە کەنجی تەماشای فیلمەکەت کرد دووبارە وەرە تەماشای ڤیددیۆ بکەم. تەواان پێش هەموو شتێکم من وەک خۆم وەک دابان و هەروە وەک گروپی دیوەخانی فیلم هەم وەک چەناڵی دابانس یونیڤەرسم من بە هەموو شێوەیەک سەپۆرتی ئەو فیلمم کردووە، بە هەموو شێوەیەکی خەڵکم تەجێ کردووە، بە هەموو شێوەیەک خەڵکم وەلێ کردووە بستە سینەما پارە بە تکت بدا بۆ ئەوەی ئەو فیلمەی تەماشا بکە، بۆ ئەوی هەموو بەسیترین شت فکرەکە لەوەیە پیشەسازی سینەما لە کوردستان تەقریبەن بڵێن دەتوانین بڵێن ساوایە. بۆیە ئەگەر من تۆ هەر کەسێکی تر نەستە سینەما پارە نەداتە ئەو کەسانێک کە ئیشیان لەو فیلمی کردووە کە ژیان و بژێویان لەسەر ئەو فیلمەیە کە ئیفلاس بکە فیلمەکەیان ئەو پارەی خۆی دەرنێنی کە لی سەرفکراوە ئەوانە ئیفلاس دەکەن، جارێکی تر ئەو مەجاالە هەڵنابژێرن، جارێک تر ئەو مەجال هەڵنابژێرن کە حەزیان لێ و خۆشیان لێوی دەتوانین ئیبداعی لێ بکەن، دەچن هەر ئیشێکی تر دەکەن زۆر ئیشێکی بۆڕین گوشتیوە بەس بۆی پارەیان دەستکەوێ بۆی بتوانن بژین. تەواان ئەو فیلمە وەک ناتوانین مقارنەی بکەین بە فیلمێکی ئەزنەبی، مەسەڵەن فیلمێکی ئەزنەبی شەریکێکی کۆمپانیایەکی وەکی بۆ نمونە یونیڤەرسەڵ کە ساڵانە بۆ نمونە وەک میساڵ بڵێم ساڵانە 10 فیلم دەردەکات، لەو 10 فیلمە 8یان زۆر باشە بن، 2 فیلمیان زەرە دەکات، زۆر ئاسایە لە ئەو فیلمانە زەرەیان کرد ئەتیادێ لەوانە بەیەک فیلم پارەی هەر فیلمەکەی تر دەربێنێتەوە. تەواان ئەو شتە لە کوردستان نییە لەبەرەوەی سینەمای کوردی ساوایە و لەبەرەوەی هێشتا هیومان ریسۆرسمان کەمە، هێشتا ینی کادر و خەڵکمان کەمە، هەم لە هەموو شتەوە دەست پێکە، ینی لە نواندن و تەمسیل و لە ئیخراج و لە مۆنتاژ و لە ماکێر و لە هەموو ئەوانێک کە ئیش دەکەن لەو مەجالە. تەواان فیلمی سفڕنۆ باسی ئەوە وەکوتم ینی بۆیە منیش ئێستا پێشوی دەست پێ بکەم بە تەواوی بیستمە ناو فیلمی سفڕنۆ هەندێک شتێ دەمەوێت پێتان بڵێم، ینی من ئێستا کە ئەو نەقدانە یان ئەو ڕەخنانە لەو فیلمە دەگرم نەک لەبەرەوەی فیلمەکە بشکێنمەوە یان فیلمەکە بەراورد بکەم بە فیلمێکی بیانی هۆلیوود کە چەند ساڵە ئەکسپریەنسیان هەیە و چەند ساڵە خیبریان هەیە و بە تەن پارەی لێ سەرفرەکرێ فیلمەکە و بەجددی هەیە. من مجرد مقارنەی دەکە ئەو فیلمە مجرد نەک مقارنە عەفو مجرد ڕەخنەکانی خۆم باز دەکەم لەسەریان دەڵێم بۆی ئەو کەسانی کە لەو مەجالی ئیشیان کردیە لەو فیلمی ئیشیان کردیە ئەگەر قسەکانی من بگاتە بۆ ئەوان بۆی جارێکی تر ئەو غەڵەتە دووبارە نەکەن و یان بەرەو پێش بچن. ئەوەش حەسەب ئەو شتانەی کە من هەستم پێکردیان دیتم لە فیلمەکە. تەواان فیلمی سفڕنۆ باسی دکتۆرێکی تەرشیح دەکات لە کولێی توب کە دەرز دەڵێتەوە بە و لە هەمان کاتیشدا ئیش بە پەڕەڵ ئیش لەوە دەکاتن کە ئۆرگانی خەڵک وەکو گورچی لە مەجموعە خەڵکێک دەردێنی و لە بازار ڕەش دەفرۆشتەوە وەک بڵێن وەک تاجری ئەندامەکانی لەشی مرۆڤە، وەک بازرگانی ئەندامەکانی لەشی مرۆڤە. تەواان فیلمەکە وەکوتم لە نواندنی ماهیر حەسەنیش لەوێن دەر ئەو دەورە دەوری شوان عەتوفە و ماهیر حەسەنیش لەوێن دەر دەوری زابتێکی محققەکە کە بە دوای ئەو کەیسانە دەگەڕێت کە حەلیکە دوو ئەکتەری دیشی تێدا کچن، ئەوانە بەخۆی 5-6 ئەکتەری سەرەکی تێدا، ئەو دوو کچەش یەکەچیان ڕەفیقی کچەکەی ماهیرەیە کەچیان کچەکەی ماهیرە کە پێکەوە لە شوقەیەک دەژین دوای ئەوەی مردنی دایکی کچەکە کە دەکاتە ژنی ماهیر حەسەن لەوێن دەر لەگەڵ باوکی تووڕە دەبیتن زیادە بێتۆ لەگە برادەرەکەی دەژی و تۆزێک مەشاکل و شتیان هەیە لە بینی لەبەرەوەی بینیان سافنی لەبەرەوەی تۆزێک لە زۆرفی ئائیلی کاتی خۆی کە دایکی مردووە لە تازیەکە نەبووە لە ئیشێک بووە بۆ ئیش چۆتە دەروی وڵات.
طبعا لە هەمان کاتیشدا کابرایەکی تریتیایە وەکوتم سیروان ئەو لەوێندەر کلینەرە خەسخانەکە پاک دەکاتەوە شوێنە پاک دەکاتەوە لەگەڵ شوان عەتوف. طبعا فیلمەکە هەر ئەوها دەست پێ دەکات دوای زوو بە دیار دەکەوێت کە شوان عەتوف هەر ئەو کەسەیە کە ئۆرگانی خەڵک دەردێنی و هەر ئەو کەسەشە کە تەحقیق لەو کەیسانەی ماهیر دەکات کە دەیهێنی بووی کە ئۆرگانەکانی چۆن دەرهاتووە و چۆن دەرنهاتووە ئەندامەکانی. طبعا فیلمەکە من ئێستا ئەو وەک ستۆریەکە بەسەری بۆم باسکردن من باسی شتە باشەکان دەکەم ئینجا شتە خراپەکان. فیلمەکە وەک شتە باشەکان ناحەی دەرهێنان و ناحەی تەکنیکی دەرهێنان و ناحەی زاویەکانی تەسویر و ناحەی تەسویرکردن و ناحیەی مەسەڵ لایتینگ و ناحەی جلوبەرگ و ناحەی لۆکیشن و ناحەی دیزاینی لۆکیشنەکان دەتوانم بڵێم منافسەی لە فیلمە هەرە باشەکانی عەرەبی و ئەزنەویش دەکاتن. بەس لە ناحیەی ستۆری و پلۆتەکە لەوێندەرە کێشەکان دەست پێ دەکەم. طبعا فیلم یەک کێشەی هەیە. فیلم ئێستا بۆ نمونە من هەر باسی هەرچی چیرۆکێک بکەم کردنەوەی چیرۆکەکە زۆر ئاسانترە لەبەرەوەی من دەستم کراوەیە هەموو شتێکم لەبەردەستە باسی بکەم بەس کە چیرۆکەکە دادەخەم بەو فترەیە کە من چیرۆکەکەم کردوتەوە تا بەرەو داخستنی چیرۆکەکە دەڕۆم مەزموعە شتێک دەبێت لەو بینە ڕوویدا بێ بۆ ئەوی من زیاتر دەستم بۆ بەسرێتەوە نەتوانم هەموو ئەدەواتێک و توڵزەک و کەرستەکەم لە دەست بێ بۆی ستۆریەکە یان چیرۆکەکە بۆ نەوعەدا بخەم کە دەمەوێت بۆیە داخستنی ستۆری زۆر لەوەی فەنترە لە کردنەوەی ستۆری خۆیان لە سفرنەوە ستۆریەکەی زۆر بە جوانی دەیکەنەوە بەس لە ناوەندەکە و ئەخیرەکەی بەرە و ینی ستۆریەکە بەرە و تۆزێک بەرە و ئینحیدار دەچی بەرەو دابەزین دەچی لەبەر ئەوەی چونکە ستۆریەکەیان تۆزێک معقد کرد لە خۆیان و کە معقدی چی دەکەی داخستنی زەحمەتر لەبێ. طبعا ئەوە یەکێک لە مشکلەکانم لە ئەوەی لە ناحیەی ستۆری لە ناحیەی نواندن شوان عەتوف بە من دەوری لە میان ناشینتر بوو لەبەر ئەوەی هیچ هەستێکی نەدایە هەستت دەکرد ینی مجەڕەد بە بەغا ئەو قسانی لەبەری کرێ دێڵێتەوە ینی هیچ شتێکی ئەوەی نەبوو لە پشتی کە بۆت وات لێ بکا کە متەئەسیر بی بە دەوری. ماهیر دەوری ئەتا حەدێک باشتر بوو لەو بەس ماهیر یەک شتی زۆر باش بوو بە هەموو بە تەواوەتی فیلمەکە قەناعەتی بە من کرد ئەو کابرایە کۆمیدیان نییە یانێ ئەو کابرایە ممثلێکی ئەتیادە دەورەی درامایی یان دەورەی جددیدیتیە ئەوەی زۆر باش بوو. طبعا لە هەر هەمویان باشتر بەبێ یەکود و سیروانە دەورەکی بەنەوعەک هەستی دەدایە لەگەڵ ینی تەمسیلەکە ینی ئەو بەدی لانگویجە و جوولەی لەشی بەنەوعێک باسی بەنەوعێک دێگەیان بوت ینی لەگەڵی تەفاعولت دەکرد. طبعا ئەوە وەک نواندن کچەکانیش وەسەط بوون بەڕای من ینی نە زۆر باش نە زۆر خراپ عیبی نەبوو بەس مەزموعە خەلەلێکە بوو لە ناحیەی مەسەلەن بۆ نمونە ستۆریەکە ئەخیرەکەی زۆر بێمانە بوو ئەگەر ئەو فیلمە بەشی دوی دەرنەچێ زۆر بێمانەیە بەس ئەگەر فیلمەکە بەشی دوی دەرچێ یەک شتی باشە ئەگەر بەشی دوی دەرچێ ئەوە شەیتانی دەرهێنەرەکەی لەبەرەوەی قماری لەسەر ئەو فیلمە کردووە مەسەلەن قمارەکە چۆنە بڵێ ئەم ئەو فیلمە دەردێنم ئەگەر تەقیەوە و زۆر ئیشی کرد و پارەی باشی پێیا کرد و ناوبانگەی باشی پێیا کرد من ستۆریەکە بەنەوعێک بەجێ دێڵم کە مەزاری بەشی دوو سێتیابێ و لە هەمان کاتدا فیلمی بەشی دووەم و سێم بە بەرهەمی بەشی یەکەم دەستنە خەڵی دەسێتە سینەما لەبەر بەشی یەکەمی زۆر حەز لێ بۆیە بۆ فترەی دوور و درێژ من دەتوانم نەجاحەت بینم لە سینەمای کوردی لەو مەجالە بۆیە وە قمار ینی ئەو ئیشی کردیە چکە دووبارە ئەگەر فیلمێکی تر دەربکایان فیلمێکی تر بنووسەوە دووبارە دەست پێکاتەوە تا لە سەفرەوە تۆزێک قورسەر بیستۆریەکی تر بێنی و دووبارە دەستکاری بکەی و چکە ئێمەش چکە بیداینە و ساواینە و شتیوا بۆیە کاتێکی باشتری دەوێ و لەوانەیە مەجای غەڵەتیشی زیاتر تێدا دەبیتن چکە شتەکە تازەیە. طبعا ئەمن تەسەوڕ دەکەم دەرهێنەرەکە قماری لەسەر ئەو مەسەلە کردووە کە ئەگەر ئەو بەشی یەکەم نەجاحەت بینی بەشی دووەم و سێمیشی بۆ دەربێنی بۆیە ئەگەر نیهاتەکەی ئەو فیلمی سفرنەوە بەشی دووەمی تێدا نەبی ئەمن دەڵم نیهاتەکەی زۆر سفرە لەبەر ئەوەی یەک دوو شت هەیە کە سیروان دەردەچێت لەوێندەر ئەو بیگ بۆسەکەی ئەو ڤیڵەنە گەورەکەی ئەو عەسابە گەورەکەیە ئێستاش فیلمەکە تەوا بوو من نەمزانی چ شتێک وای لەو کابرایە کردووە بێتە کلینەر بۆ ئەوەی خۆی بشارێتەوە یعنی هیچ شتێک نییە پێشانی مندا
وا لە من بک من هەز بکەم ئەو کابرا بۆ ئیشی کردو کلینەر و لە زۆر مەشەتی زۆر بە چاوی شوان عەتوفی دادات و دەڵێ من نەبام ئەوها نەدەکرد شوان عەتوف دەردەچی کە ئەخیری خەڵکی سلێمانی نییە خەڵکی سووریایە و ژنەکەشی تورکە حەسەب محادثێک لە بینیان ڕوودا ئێستاش نەمزانی بۆ بە تورکی قسەیان کرد و فکرەی تورکیەکە لە چ بوو ئەو ینی هیچ شتێکی نەگۆڕی لە ستۆریەکە کە ئەگە بە تورکی قسە بکەیان بە تورکی قسە نەکات ژنەکەی کە نەخۆشە دوای ئەوە شوان زۆر بە چاوی شوان عەتوفی داداوە کە من نەبام ئەوها نەدەکرد و یان ئەوها نەدەبوو ژیانت منم ئەوهام لێ کردی ئەوهام لێ کردی یعنی ئەو شتانەی زۆر بە چاو داوێ بەس هیچم نەبینی کە چی کردیە بۆی هەر وتی ئەوهام کردی ئەوهام کردیە و لە هەمان کاتیشدا پاڵنەری شوان عەتوف چ بوو کە ڕازیبی بە قسەکانی سیروان بیگ بۆسەکە لەوێن ڕازیبی بۆی بەشداری بکە لەوەی کە ئۆرگان و ئەندامی خەڵکی بەری دەربێنن و بیکوژن و گوچیەکانی بفرۆشنەوە طبعاً ئەوەی زۆر بێمانە بوو یەک لە مەشەدەکانی تری بوونمە ڕسمەکان ڕسمی ئەو کچە و لەگە شوان عەتوفی طبعاً هەردوو ڕسمی بە چقە نەچی دۆزی و ماهیر ینی doesn't make sense at all و زائدەنیش مەسەلەن لە شوێنێک مەسە ماهیر لەگە کچەکەیە کە لە دوای ئەوەی پۆلیس بە دوایان دەکەوی بە جێبەکە لە جادە دەڕۆن طبعاً سیارەکە دەڕاتدا ینی هەر بە جدی عیبە ینی ئەگەر ناتوانن تەسویری سیارە بکەن بە ڕۆیشتن عەلەقەل ئەو مەشەدەی لابن ینی سیارەکە هەر هەز دەکی ڕاوەستا ینی منداڵێک شەڵ لە خەڵەتێن ینی ئەو تەمسیلە من کە دەچم تاشە فیلمەکی دەکەم یان فیلمەکەم پێ خۆشیان حەزم لێە هەموو فکرێکە لەوێ من قەناعەت بکەم هەز بکەم من لەناو جەوەکەیمە کە فیلمەکە تەواو ئەو هەز بکەمە من لە ژیانەکی واقعم بەس کە تو ئەو هەستەم نەدەیە من هەز دائیم هەز بکەمە بە لەناو فیلمەکی مەتەماشە دەکەم و توش بە خراپەوەی دەکەی عیبە ینی ئەو غەڵەتانە بەسیتە بەس ینی تاسیر زۆر لە تەجروبەی تو دەکا کرد لەناو سینەمای تەماشا فیلمەکەی دەکەی و شتێکی تریش مەسەلەن کە شوان عەتوف ئەخیرەکەی کە ئەو شەڕ و بەزم و هەرای ڕوو دەداتن تەلەفۆن دەکەن هێزێکی سوات دێ سوات بەڕای من پێویست ناکە زۆر ئۆڤەر بوو ینی نە پۆلیس بێ نە سواتیش بێ شتێک لەو بینی ئەگەر هەبی دوای سواتەکەش دێ یەکێک لە ئەو سواتەکان درعی پێە بۆ ئەوەی اقتیحام بکە بۆ ئەوەی بستە ئەو شوێنانی کە مەسەڵەن ناتوانن حیمایەتی ئەوانە بکە هەر کەسێک پەبجی کردی بیان کۆڵ ئۆف دیوتی کردی دەزانی طبعاً درعەکە تا لای چۆچیتی ینی هەر ئەو کەسێک کە تەقیری دەکەن تۆزێک عاقڵ وە گولەکی لە پێیدا بەتەوە حەل بوو مۆزوعەکە فیلمەکە لەوێن دەرتەواو دەچوە لای چیدی طبعاً ئەوەی زۆر بێمانە بوو دوو ئەو حیمایەتی پشتی خۆی دەکرد پشتی خۆی دەبی یەک ڕیز خەڵک بی لەو لای ڕیزێک لەو لای ڕیزەکە ویش لە ناوەندێ بوو ئێوە بەس ئەوەی پشت خۆی محافەزە دەکاتی ئەو تەنیشتە خۆتەنیشتە ئەوە نینە جیفانی نەچنە طبعاً ئەو ناحیە تەکنیک غەڵەتانەی لە تەکنیکی شەڕی زۆر بەرچاو دیار بوو وەلو شتەکە بیدایە من ناڵێم ئەو شتانە بۆی بیشێنەوە مێستا دەم بڕۆتانشە فیلمەکەی بکە و فیلمەکە زۆر خۆشە و بۆ لە چاو فیلمی کوردی زۆر شتە شازە و هەر دەش لەم بڕۆ تەماشکە و دووبارە بێتەوە هەولێرم دیسان سمە و سینەما تەماشەکەم وەک دامەک و سەپۆڕێک بۆ جەماعەتی فیلمی سفرنەوە بەس ئەو شتانە ئەگەر ئەوان قەراریانداوە بڕیاریانداوە بەردەوام بن لەو بوارە لە بواری پەرەسەندنی پیشەسازی سینەمای کوردی دەبی گوێ لەمە بگرن کە ئەو غەڵەتانە باز دەکەین بۆی ئەو غەڵەتانە دووبارە نەکەنەوە تەواو ئەو غەڵەتانە لەوانەیە شتی بەسیط بی و ئەو کاتەستی پێ نەکەی بەس ئەو غەڵەتانە بزەبت تەجروبەی تو دەگۆڕی لە فیلمەکە وات لێ دەکا فیلمەکە هەز بکەی 100% خەلەلێکی تێدایە ئەمە هەموو فکرەیمە لەوەی چییە فیلم کە خەلەلی تێدا نەبی و تەمەناش دەکەم ئەگەر هەر کەسێک لەو مەجالی بواری پیشەسازی سینەمای کوردی ئیشی کرد و بڕیاردیا فیلمی سینەمایی دەرکە هەز دەکەم ینی لە مەجای ئەوەی ئێستا ئەو فیلمە باش بوو کە لە مەجای ئەوەی دەرچوین و فیلم کچوکڕێک یەکتریان خۆش دێ بۆ یەک نابنیان زمانی باسە هەموو کوردی دەسەوسێنەوە کوردی بەنەوەکی سووک و زەلیل پێشان دەدەن ئەوە لەو بوارەی و لەو ئەوەی هاتە دەرێ کە باسی فیلمەکی ئاکشن دەکە ئەوم زۆر پێ باشە بەس حەز دەکەم فیلمی دراما باسی کێشەکانی کۆمەڵگای کوردی بکە بەس بە تەریقەکی پرۆفشناڵ و جوانانە نەکسوک و خۆ هەزلیکردن و خۆکردە خەشمەر و پێکەنین بەس بۆی خەڵک پێ بکەنی تۆزێک بە مستەوایەکی لێڤڵەکی بەرز طبعاً ئەو نوع ئەستۆری هەزۆ قورستری شە لە ئاکشن بەس ئەگەر بکرێ زۆر عجایب دەبی زۆر دڵم خۆش دەبی و طبعاً لێ ڕۆژ لێم دەست خۆش بۆ جەماعەتی فیلمی سفڕنەوەی لە یەکەمەوە بەشداریان کردیە و بە فکرە و بە ئیخراج و بە هەموو شتێک هەر کەسێک بەشداری کردیە ئەم شانازیان پێوە دەکەم کە فیلمێکی وا باش خۆشیان دەرهینە هیوادارم بەردەوام من لەو مەجای فیلمی باشتر و بەقوتر دروست بکەن و هیوادارم ئەو کەسانی کە خەلەلشیان هەبوو لەو مەجالە لەو فیلمی داهاتوو بەرەو باشی بن و فێر بن لە غەڵەتی خۆیان دووبارەی نەکەنەوە بۆ ئەوی
تەجروبەکەی باشتر بی و خەڵک زیاتر سیقەپەیە بکە و زیاتر دامی پیشەسازی سینەمای کوردی بکە و لێرەوە بوو وەرە ڤیددیوەکە درێژ بوو بۆ چارێکێک بەس من حەزم کرد بە ئیسراحەت باسی فیلمی سفرنۆتام بکەم و ئەو شتانەی کە ئەمن هەستم پێکرێت طبعاً فیلمەکە هەندێک غەڵەتی دیش تێدا بوو بەس پێویست ناکە ئەو غەڵەتەی تەکنیکی و ئەو شتانە بەس بەعام ئۆڤەرۆڵ فیلمەکی زۆر خۆشە ئەمن وەک خۆم ڕێتینگی خۆم 7 بۆ 7.5 دەدەمێ لەدە پێشە دەڵێم بەبێ 1 و 2 بڕۆ تەماشەکە لە سینەما و دامیان بکە و ئەتا دەتوانیت دوور بە لە داونلۆد و لە تەماشاکردنی ئەو فیلمە بە تەریقەکی پایرسی و قەرسەنەی سەقەت کە زەرەرێکی زۆری هەیە بۆ سینەمای کوردی و هیوادارم ڤیددیوەکەتان بەدڵ بی و چاوەڕێ بن بۆ ڤیددیۆی تازە. زۆر سپاس، شەوتان شاد.